رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. مستەفا قەرەسوو ئەندامی ئەنجومەنی جێبەجێکاری کەجەکە دەڵێت بیرۆکەی ڕێبەراپۆ ڕێچکەی ڕزگاربوون و چارەسەرکردنی کێشەکانە. قەرەسوو لە بەرنامەیەکی کەناڵی میدیا خەبەر بەشداری کرد و پیرۆزبایی چلەمین ساڵیادی 15 ئاب لە ڕێبەراپۆ و گەلی کورد و هەروەها گەریلا کرد و دەڵێت هاوکات لەگەڵ گۆشەگیری قورس شەڕێکی تایبەت بەڕێوە دەچێت. هەمان کات دەوڵەتی تورک لە کوردستان ڕەشبگیری دەکات. لەگەڵ ئەمانەش بزوتنەوە و گەریلاکانی ئازادی و گەلەکەمان خەباتێکی مێژووی ئەنجام دەدەن و پشتیوانی لا ڕێبەراپۆ و بزوتنەوەکەمان و گەلی کورد تێپەڕیوە بۆتە بابەتێکی هەموو خەڵکی جیهان. 69 براوەی خەڵاتی نوبێل بۆ ئازادی ڕێبەراپۆ واژۆیان کردووە و نامەیان بۆ دامەزراوە نێو دەوڵەتیەکان و ئیدارەی تورکیان ناردووە. ئەمەشەوە دەردەخات کە پرسی داوای ئازادی ڕێبەراپۆ بووەتە داواکاری هەموو مرۆڤایەتی. هەروەها قەرەسوو ڕایگەیاند کە گۆشەگیری بنەمای سیاسەتی جینۆسایدی دەوڵەتی تورکیایە و زیان بە هەموو گەلان دەگەێنێت و دەڵێت لە ئیمراڵیدا کردەی فاشیستی و ئارەزومەندانە بەڕێوە دەچێت. هیچ بیانوەیەک ناتوانێت ببێتە هۆی ئەوەی پارێزەران و خێزانەکان لەگەڵ زیندانیەکان کۆنەبنەوە. بەڵام دەوڵەتی تورکیا ئەمە دەکات. دەوڵەتی تورکیا دژی کورد دژی سەرکردایەتی کوردە و دان بە ماف و ئەخلاق و بەها مرۆڤەکاندا نانێت. بزوتنەوەکەمان و گەریلاکانی ئازادی و گەل خەباتێکی مێژووی لە دژی ئەم کردەوە فاشیستیانە دەکەن. مستەفا قەرەسوو باسی لەوەش کرد بیرۆکەکانی ڕێبەراپۆ تەنها پەیوەندی بە گەلی کوردەوە نییە بەڵکو هەئی هەموو مرۆڤایەتە. بیرۆکەی ڕێبەراپۆ ڕێچکەی ڕزگاربوون و چارەسەرکردنی کێشەکانە. مرۆڤایەتی خەباتی ئازادی ڕێبەراپۆ وەک خەباتێک بۆ ئازادی و ڕزگاری خۆی دەبینێت و بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی ڕێبەراپۆ. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگە بە ڕاگەیاندراوێک ناسنامەی سێ شەهیدی ڕێگەی ئازادی کوردستانی ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە خەباتکاری ڕاگەیاندنی ئازاد و جەنگاوەری پێشەنگی گەلەکەمان هاوڕێ ڕوسیدا مێردین و هاوڕێیانمان مەزلوم و بەرخۆدان لە حەڤەی یاداری 2024دا شەهید بوون. لەبارەی شەهید ڕوسیدا مێردین هەپەگە دەڵێت هاوڕێمان ڕوسیدا بووە دەنگی دلێری ڕاگەیاندنی ئازاد لە چیاکانی کوردستان لە کاتی پێویستە لە ڕیزەکانی پێشی پێشەوە لە دژی دوژمن دەجەنگا و جەنگاوەری ژنی ئازادی ئاپۆی و فەرماندەی یێژاستاری بە شێوەیەکی شایستە وێنا دەکرد. هەروەها لەبارەی شەهید مەزلوم دۆغانەوە دەڵێت بە تامەزرۆیی جۆش و خۆشی گەورەی خۆی گەیاندا چیاکانی کوردستان هەبوونی خۆی با ڕەنج لە چیاکانی کوردستان مسوگەر کرد. با بەشداربوونی گیانبازانەی لە هەموو ساتێکی ژیاندا بووە یەکێک لە هاوڕێیانمان کە نرخی ئافراند و تێکۆشانی فیدایانە بە شەهیدبوونی گەیاندا بەرترین ئاست. بەم جۆرەش باسییان لا شەهید بەرخۆدان قامیشلو کردووە. ڕۆڵەی هێژای گەلی عەرەب شۆڕشگیری ئینتەرناسیۆنالیست هاوڕێمان بەرخۆدان وەک جەنگاوەرێکی هێژا ناوی خۆی لە دژی کۆلۆنیالیزم و داگیرکەری تورک لە ناو تێکۆشانی ئێمەدا بەرخۆدانێکی ئەفسانەی کرد. هاوڕێمان بەرخۆدان کە بە بڕوایەکی بەهێز بە ڕێبەراپۆ و فەلسەفەکەی وەفادار بوو وەک جەنگاوەرێکی ڕاستی هەموو ساتێکی ژیانی خۆی بە هەوڵی بەهێز لا پێناو تێگەیشتن و با کردەوەکردنی ئەندیشەکانی ڕێبەرمان تێپەڕاند و بووە جەنگاوەرێکی نمونەی. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەی هەپەکەدا هاتووە بەڵێن دەدەن کە تێکۆشانی ئازادی کە هاوڕێیانمان ڕۆسیدا مەزلوم و بەرخۆدان ڕادستی ئێمەیان کردووە با شێوەیەکی شایستەی ئەوان گەورە بکەین. سەرخۆشی لە تەواوی گەلی وڵات پارێزی کوردستان و بە تایبەت بنەماڵی بە نرخی ئەو هاوڕێ شەهیدانەمان دەکەین. هەپەگە ناسنامەی ئەو شەهیدانەی بەم شێوەیە خستوەتە ڕوو. ئەمینە دمیر بە نازناوی ڕۆسیدا مێردین لە ماردین لەدایک بووە و لە حەڤە یاداری 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. هەروەها بەسام عەلین بە ناسناوی مەزلوم دۆغان لە عەفرین لەدایک بووە و لە حەڤە یاداری 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە.
ئەمیر ئەحمەد جاسم بە نازناوی بەرخۆدان قامیشلوو ببورن لە قامیشلوو لەدایک بووە و لە حەڤە یاداری 2024 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بووە. منبەج لە نێوان هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەج و چەتەکانی دەوڵەتی تورک کە هەوڵیان دەدا بچنە ناو کانتۆنەکەوە شەڕ هاتە ئاراوە. لە شەڕەکەدا چەتەیەک کوژراوە و چەندین چەتەش بریندار بوون. چەتەکان هەوڵیان داوە بچنە ناو گوندی مەحسەنلیە سانراوە بە 3 درۆن گوندەکە بردومان کراوە بەهۆیەوە زیانی زۆر بەر گوندەکە کەوتووە. شەڕوانی ئەنجومەنی سەربازی منبەج بەرەنگاری ئەو هێرشا وەستانەوە و ڕێگریان لا دزەکردنی ئەو چەتانە کردووە. کەمێک پێش ئێستا فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بەرزاییەکانی گوندی بلاڤی سەربا شارەدەی دێرەلووکیان لا سنووری دوهۆک بردومان کردو تا ئێستا ژمارەی زیانی گیانی و مادیەکان نەزانراوە. جێیاماژەیە دەوڵەتی تورک ڕۆژانە گوند و ناوچەکانی هەرێمی کوردستان بردومان دەکات و هاوڵاتی مەدەنی دەکاتە قوربانی. کۆمەڵکوژی کورتەک تاوانێکی بەردەوام و برینێکی لەبیر نەکراو. ئێوارەی ڕۆژی سیانزەیابی ساڵی 2011 کاتێک خانەوادێکی جوتیار کە لە سەر زەویەکەیان دەگەڕانەوە بۆ ماڵەوە ئۆتۆمۆبیلەکەیان لە لایەن فڕۆکەکانی دەوڵەتی قڕکەری تورکەوە کرایە ئامانج و بەهۆشیەوە حەوت هاوڵاتی لا ژن و منداڵ و پیاوی یەک خانەوادە شەهید بوون. دوای ئەم ڕووداوە حکوومەتی هەرێم و عێراق نەک هەڵی چەڵوێستێکی جدیان نەبوو بەڵکو تەنانەت هۆکاری مردنی هاوڵاتیانیشیان گۆڕی بۆ کارەساتی سروشتی. جێیاماژەیە ڕۆژانە دەوڵەتی تورک لە زاپەوە تا 5 شوێن بردومان دەکات و هاوڵاتیانی مەدەنی و وڵات پارێز و ئازادی خوازان دەکاتە ئامانج و چەندین کۆمەڵکوژی ئەنجام داوە. لە ساڵی 2000 لە هێرشی دەوڵەتی تورکدا لە ناوچەی کەندەکۆڵی سنووری برادۆس زیاتر لە 40 کەس شەهید بوون و دەیان کەسی دیکەش بریندار بوون. لە کۆمەڵکوژیەکانی کورتەک و زارەگەلێکە دەوڵەتی تورک لە ساڵانی 2011 و 2015 ئەنجامیدا 7 کەس لە کورتەک و 8 کەسیش لە زارەگەلێ شەهید بوون کە باگشتی 15 شەهید و ژمارەیەک برینداری لێکەوتووەتەوە. حاتام تایی ئەمینداری گشتی ئەنجومەنی نیشتمانی یەکگرتوو لە کەرکووک سەبارەت بە گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش بۆ کەرکووک ڕایگەیان بابەتی گەڕانەوەی هێزەکانی ئاسایش و پێشمەرگە لە دەستی یەنەکەدا نییە و بۆ ئەوەی قبوڵی بکەین یان نا بەڵکو ئەوە بڕیارێکی پێشوەختە. ئەرکی پاراستن و ئاسایشی کەرکووک تەنیا لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی عێراقا. ئاماژەی بەوەش کرد هێزی پێشمەرگە و ئاسایش ناگەڕێنەوە بۆ کەرکووک و جارێکی دیکە لەو شارەدا جێگیر نابن. ئێلینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکسی خۆی نووسیوێتی لە بارەی پرۆژە هەمواری یاسایباری کەسیەتی عێراقی هەست بە نیگەرانی دەکەین. ڕۆمانسکی داوا لە عێراقیەکان دەکات بە گفتوگۆی شارستانیەوە سەرقاڵ بن و ڕێزی تەواو لە ئازادیایینی و مافەکانی ژنان بگرن. جێیاماژەیە ڕۆژی چواریابی 2024 ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە زۆرینەی دەنگ بڕگەی هەموارکردنەوەی یاسایباری کەسیەتی بۆ خشتەی دانیشتنەکانی زیاد کرد. لە دانیشتنەکانی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا بە هۆی ناڕزایەتی پەرلەمانتاران و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خوێندنەوەی یەکەم بۆ هەمواری یاسایباری کەسیەتی عێراق ئەنجام نەدرا، بەڵام دوای پشتیوانی چوارچێوەی هەماهەنگی لای یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. میدیا عێراقیەکان بڵاویان کردەوە دەستەی دەستپاکی عێراق لە گاڵ پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆل لە پەیوەندیدایە بۆ دەستگیرکردنی ئیحسان عەبدولجەبار وەزیری پێشووی نەوتی عێراق. ئیحسان عەبدولجەبار بە تۆمەتی تێوەگلانی لە دزی سەدا هەوڵی دەستگیرکردنی دەدرێت، بەڵام تا ئێستا شوێنی مانەوەی وەزیری پێشووی نەوت نادیارە. هاوکات دزی سەدا بریتی بوو لە دەرهێنانی پارەی کەش لە دەستەی گشتی باج لە ساڵانی 2021 و 2022 کە کۆی گشتی ئەو پارە دزراوە نزیکەی
بنکەی 2 ملیار و 500 میلیۆن دۆلارە. جێ ئاماژەیە لە دۆسیەی دزی سەدا ژمارەیەک لە بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق و بازرگانان تێوەگلاون. دادگای کەرخ لە بەغدا فەرمانی دەستگیرکردنی بۆ تۆمەتبارانی ئەو دۆسیەیە دەرکردووە. تا ئێستا بە هەوڵی حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان و بە هاوکاری وڵاتانی دەرەوە توانراوە بەشێک لەو پارە دزراوانە بگەڕێنەوە عێراق، بەڵام بەشێکی زۆری دیکەی هێشتا نادیارە. تۆمەتباری سەرەکی دزیەکەش لە ئێستادا دەستگیر کراوە. باپێی ئامارەکان لە سەرەتای ئەم ساڵەوە لە ئێران زیاتر لە 350 زیندانی لە سێدارە دراون. دژی ئەماش زیندانیانی سیاسی لە ئێران 30 هەفتەیە چالاکی مانگرتن لە خواردن بەڕێوە دەبن. کەمپینی سێشەممەی نابۆ لە سێدارەدان کە ئێستا سەدان زیندانی لە 18 زیندانی سەرتاسەری ئێراندا بەشداریان کردووە لە کاتێکدایە کە بەپێی ئامارەکان دەوڵەتی ئێران بە ئامانجی ترساندنی کۆمەلگا و ئەو سزایە دژ بە ئازادی خوازانی زیاد کردووە. ئامانجی کەمپینی مانگرتن لە خواردنی سێشەممەی نابۆ لە سێدارەدان کە لە 18 زیندانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە دەچێت کۆتایی هێنانە بە سزای نامرۆڤانەی سێدارە لە ئێران. بەشداربووانی کەمپینەکە داوا دەکەن هەموو ئازادی خوازان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پشتگیری کەمپینەکەیان بکەن. ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک فەرهاد پاوە باس لەوە دەکات دام و دەستگا سەربازی و هەواڵگیریەکان بە تایبەتی سوپای پاسداران لە پشت سووتاندنی دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن. فەرهاد پاوە لە هەبارەی لەکەوتەکانی ئاگرکەوتنەوە لە کوردستان دەڵێت ئەم کردەوە و سیاسەتەی کۆماری ئیسلامی بە ئاراستەی لە ناوبردننی ژینگە و بە تایبەتی سووتاندنی دارستان و لە وەرگەکانی زاگرۆز ڕێگی لە بیرکردنەوەی چەوت و جیهانبینی ئەوەندا داکوتاوە. پاوە جەخت دەکاتەوە بیرکردنەوە و ڕوانگەی کۆماری ئیسلامی ڕوانگە و بیرکردنەوەیەکی دواکەوتوانە و پاوانخوازانەیە کە لە ڕیشە و سەرچاوەکەیەوە لەگەڵ کولتوری دەوڵەمەندی کۆمەلگای زاگرۆز ناتەبا و دژەیەکە. پێنتاگۆن وزارەتی بەرگری ئەمریکا سەبارەت بە جێگیرکردنی هێزەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەماهەنگیان لەگەڵ وڵاتانی ناوچەکە ڕایگەیان. بنکەی هێزەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێکخستووە بە مەبەستی یارمەتیدان و بەرگریکردن لە ئیسرائیل لە ئاگەری هەر هێرشێکی ئێران یا گروپە چەکدارەکانی. ئاماژە بەوەش کراوە زیاتر لە 30,000 هێزیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە و بیر لە گۆڕانکاری لە ژماری هێزەکانیان ناکەنەوە. هاوکات پێشتر فەرماندەیی ناوەندی ئەمریکا جێگیرکردنی فڕۆکەی جەنگی جۆری F-22 نەوەی پێنجمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناردنی 2 کەشتی فڕۆکە هەڵگری ڕاگەیاندبوو. ئەمەش بۆ ڕێگری لە هەر پەرەسەندنێکی ململانەکانی نێوان ئیسرائیل و ئێرانە. دوای کوشتنی ئیسماعیل هەنیە لە تارانی پایتەختی ئێران گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکەدا زیادی کردووە. کۆمەڵگای مانگی سووری ئێران بڵاوی کردوێتەوە شەوی ڕابردوو پاسێکی سەردانیکەرانی پاکستان لە کاتی هاتنی بۆ عێراق لە ڕێگەی نێوان پارێزگاکانی یەزد و چەزابە لە ئێران تووشی ڕووداوی هاتوچوو بووە. دەشڵەن بەهۆی ڕووداوەکەەوە 28 کەس گیانیان لەدەستداوە 23 دیکەش بریندار بوون. باس لەوەش کراوە برینی 7 لەوانەی برینداربوون سەختە و لەژێر چاودێری وردی پزیشکیدان. جێ ئاماژەیە بەهۆی یادی چلەی ئیمام حوسێنەوە لە کەربەلا ڕۆژانە سەردانیکەرێکی زۆر ڕوو لە عێراق دەکەن کە زۆرینەی خەڵکی ئێرانن. با پێی دوایین ئامار تا ئەمڕۆ زیاتر لە 3 ملیۆن کەس لە ئێرانەوە هاتوونەتە خاکی عێراق. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.